دەکەم بۆی ناوێت. Let's be honest. دەڕژە و ناوێت. کاتژمێر 6 بەیانە دیسان درەنگ هەستاوم لە ڤیدیۆی ئەوڕۆدا دەمهەوێت پێتان بڵێم کە چۆن خۆم لە سۆشڵ میدیا بە دوور دەگرم ڕۆژانە ماوەیەکە زۆر بە جوانی خۆم لە سۆشڵ میدیا دوور ڕادەگرم ئەوڕۆ دەمهەوێت پێتان بڵێم کە چۆن وا دەکەم جا ئێستاژەوە خەریکم ماسکێکی لێ دەدەم ئەو ماسکە سکین کێر ڕوتینەکەشم گۆڕیوە یەکەم هەنگاو بۆ ئەوەی کە خۆم لە سۆشڵ میدیا بە دوور بگرم ئەوەیە کە کاتێک کە لە خەوە هەڵدەستم تەلەفۆنەکەم لەلام نییە چونکە شەو بەلەوەی کە بخەوم سەیری تەلەفۆنم نەکردووە یەک دوو تەلەفۆنەکەم لە تەنیشتی خۆم دانەناوە ئەوە یەکەم هەنگاوە هەر بۆیە تا ئێستا کە کاتژمێر 8 بەیانە هەرچەند زۆر هەڵ نستاوم کاتژمێر لای 9 بکە هەستام I don't know I lost track of it بە هەر حاڵ تا ئێستاش ئەمن تەلەفۆنەکەمم چێک نەکردووە بەڕاستی هەستەکەم ئەو ماسکە شتێکی کتاوڕێن بڕاتان بێ ماسکەکە ماسکێکی کۆریە و ریڤیوەکانی زۆر باش بوونی ئەو ماسکە بووە لە حەوام هەروەک پێم گوتن سکین کێر ڕوتینەکەمم گۆڕیوە بەڵام جارە پێتان ناڵێم چون کە نام هەیە بچن لە ئێستا بەکاریان بێنن ڕەوانەیە زۆر باش کارێ نەکە هەڵبەت تا ئێستا باش پێش ڕۆیشتووە and I'm happy with it بەڵام دەبێت زیاتر بەکاری بێنم تا ریزالتی باشتری لەوە بگرم میدی بزانی داخۆت چۆن دەبێت یەکەم شت کە دەیکەم لە بەیانیدا دەمهەیە ئاو ئەپل سایدەر ڤینێگەر تێکەڵیان کەم چونکە ماوەیەکە هەستەکەم تۆزە گەروم دێشێ نامانەوێت نەخۆش بین باشە هەر بۆیە دەمهەوێت هەرچی باکتێریا و ڤایرۆس و هەر شتێکی خراپ دەنێ بەدەنمدا زوو بیان کوژین شتێکی تر هاوڕێم کە من دەیکەم بۆی کە خۆم لە سۆشڵ میدیا دوور ڕابگرم ئەوەیە کە لە نێو تەلەفۆنەکەمدا خۆم لیمیت دەکەم تەنها ڕێگە بە خۆم دەدەم کە یەک خولەک لە کاتم بگرێ ئەو کارە بۆچی دەکەم کاتی من تەلەفۆنەکەم بەدەستەوە ئۆتۆماتیک دەچمە بۆ سەر سۆشڵ میدیا واتە تەنانەت بیریشی لێ ناکەم بۆ دڵنیام کە ئێوە زۆرێک لە ئێوەش وەکو منوان هەر بۆیە ئەوە ڕێگایەکی زۆر باشە جا ئێستا ئەوەی تەواو دەکەین گەلیا باوڵۆ جا دادەنیشم ناچمە سەر تەلەفۆنەکەم دادەنیشم دەنووسم هەندێک کەس جۆرنەڵینگ دەکەن جۆرنەڵینگ شتێکی زۆر باشە بۆی کە دیستراکتان بکات لە سۆشڵ میدیا نووسین بەگشتی بەڵام ئەمن کاتێک کە دەنووسم هەوڵدەدەم گۆرانی بنووسم زیاتر چونکە I've journaled but it doesn't work for me واتە دوای ماوەیەک بۆ من meaningless دەبێت بەڵام بۆ هەر کەسە و بە شێوازەکە بۆ من گۆرانی نووسین باشترین شتە کە دەتوانم کاتەکەمی پێپەڕکەمەوە دەدەقەی بەیانە جا دەمهەیە خۆم ساسکەم بڕۆم بۆ هۆڵ فودز چونکە پێویستیم بە چەند شتێکە بۆ نانی شەوێ هەروەها چەند پاکێجێکن کە لە ئامازۆنی ئۆردرم کردبوون ئەوانیش دەبەمەوە کاتژمێر 11:50 تاسانە چوون بۆ سەر سۆشڵ میدیا هەڵبەت ئیمەیل وشتم چێک کردووە بەڵام تەنها شتێک کە نەچووم یوتیوب ئینستاگرام و تیکتۆکە و سناپچەت کامێرایەکەشم خێت خوارە یەک شت کە زۆر پێم خۆشە بیکەم ئەوڕۆ پێنجشەمبەیە ڤیدیۆ یوتیوبم ئاپلۆد کردم
ئێستا نەچووم کامنتە جوانەکانتانم لە خوێندنەوەتەوە ناچینە سەر خۆی ئەپەکە دەچین بۆ سەر یوتیوب ستودیۆ ئێستا بۆی کە بزانین داخوا ئیستانبول نووسیوەم کۆڵێک دانیشم دواتر وەڵامی کامنتەکانتان دەدەمەوە ئێستا بێ بڕۆم هاوڕێیان کارەکانم لە هۆڵفودزی تەواو بوون ئێستاش دەچمەوە بەرەو ماڵەوە چونکە زۆرم برسێ ماچاشم ئێستا نەخواردۆتەوە ئیشتیاشم لە ماچایە و برسیشمە سۆ دەچینەوە ماڵێ هاوڕێیان گەیشتمەوە ماڵێ وابزانم دوو پاکێجم هەیە وابزانم چینەوانیش هەڵدەگرین تاویان دەدەینێت جادوا دەچینەوە سەرێ بیرمە هاتەوە کە دەستم بە تاڵ نییە هەر وەک دەبینن ئێستا دەچمەوە سەرێ ئەوانە دادنێم جا دوای دەچم پاکێجەکەم هەڵدەگرم بەر لە هەموو شتێک بە پاکێجەکەم بکەینەوە گۆرەوی و دیسان گۆرەوی بەغەرمە و گۆرەیانە نەگەڕێنمەوە چونکە زۆر بە زەحمەتم بۆ گۆرەویان ئەوە بزانم ئەوانە باشن ئەو لەوەی گۆرەی دیکەشم هەن زۆر ئەو برەندە نازانم چی ئارمەری پێ دەڵێن خوانێ و برەندەی چ بوو ئەندەر ئارمەر زۆر پێ باشە ئاش کاڵڤن کلاینن کە ئێستا لەم نەکردنەوە بەڵام هەز دەکەم بەدڵم نابن should I not open them at all ما ببنەکەیان کڵەوە بەدڵم نینگەلۆ these are gonna go for return alright also what did we get from Whole Foods I got steak for tonight pewas rosemary lime Brussels sprouts cilantro what's it I didn't buy this. Parsley, fennel bulb. درسی انگلیسی بگو ایوان آوران. ایدی هر آن داشتم کیوا. Let's make matcha. بۆچی پێویستە هەموو کەسێک بزانێ ماچایەکی خۆش دروست کات. چونکە بۆی کە لە ژیاندا کەسێکی دڵخۆش بی دەبێ بتوانی ماچایەکی خۆش دروستکەی بۆی کە بتوانی ماچایەکی خۆش هەبێ ئەو ڕۆژەی. هاوڕێیان بڕواتان بێ دروستکردنی ماچای یەکێکە لەو شتانەی کە دەتوانێت لە سۆشڵ میدیا دوورتان ڕابگرێت تەنانەت بۆ 10 دەقەش بێت ئۆکەی با لەوانە گەڕین ئەوانە هەرە بەخەدا نەزانم چۆن ماچان پێخۆشە باسی ماچای بکەم ئەوڕۆ پێتان دەڵێم چۆن ماچایەکی زۆر خۆش دروستکەن لە ماڵم ئەو کاتانەی کە ئەمن ماچای دروست دەکەم لەگەڵ هەندێک شت بەرەو ڕووبووم کە دڵنیام ئێوەی ماچا خۆرەوە وەو کەسانێک کە قەرارە ببنە ماچا خۆرەوە دەگەڵ ئەو شتانە ئەو شتانەتان بۆ پێش دێن ئەگەر دەتان هەیە ماچای دروستکەن ئەو شتێکی ئێسان پێتان دەڵێم بۆ کەسێکە کە ماچای لەمێژە دروست دەکا و بۆ کەسێکیش کە قەت ماچای دروست نەکردووە سەرەتا ماچایەکی ببینەوە کە پێتان خۆشە ماچایەکەتان ئۆرگانیک بێ ئەوە ژمارە 1 شیر یا ئەو شیرانەی کە بۆ خۆتان پێتان خۆشن بۆ نمونە من ئەو دوو شیرانم پێ خۆشە جیاوازی نییە تەنها شتێک کە گرینگە لێرە ئەوەیە کە ئەو شیرێکە هەڵی دەبژێرن پێتان خۆشە ئەوە دوو ئەگەر پێتان خۆشە شیرنیکەن ئەو هەنگوینەی کە پێتان خۆشە یا هەر شتێکی دیکە کە پێتان خۆشە پێی شیرنکەن لەبەردەستتان بێ پێویستیتان بەوەی دەبێ قاپێکی ئاو یامان بوودا قاپێکی ئاوتان لە ماڵە هەیە ئەگەریش نەتان بوو دەشتێکی دیکە دەدروستیکەن دوایە ئەوە لەگەڵ ئەوەی هەڵبەت ئەوانە گرنگ نین زۆر هەتان بێت بەڵام ئەگە ئەوەتان هەبێت ئەو گەسکە بامبوو ویسکی پێدەڵێن ئەگە بە هەڵە نەبم بە کوردیش پێدەڵێن گەسک ئەگەر گەسکی بامبووتان هەبێت زۆر باشترە گەریش نەتان بوو بە شتێکی دیکە تێکی وەردەن mason jar straw ئەو کەسکێکیش بۆ هەنگوینەکەتان ئەوجا چەندە ماچای تێدەکەن زۆر گرینگە بۆچی شتە گرینگە چونکەتی هەندێک کەس پێیان خۆشە ماچایەکە زۆر بێ هەندێک کەس پێیان خۆش نییە ئەمن بەڕاستی نازانم چەندێک تێ دەکەم بە چاو دەزانم you need to find out how much matcha powder you want in your drink جا ئەوەی من سیرکەن ئەوەندەیە ئەوەی من گەلێک زۆرە چونکە I like a strong taste of matcha ئەوەتان کە تێکرد
یەکشتی زۆر زۆر گرنگ ئاوەکەتانە. ئاوەکەتان لە 170 دەرەجەی فێرنهایت یان 70-80 دەرەجەی سێلسیەس نابێ زۆرتر بێت گەرمایەکەی. ئەگەر گەرمتر بێ لەوەی ئەوە ئەو کاتەیە کە ماچاکەتان تامی ماسی دەگرێت یان وەک بۆ خۆمان دەڵێن بۆنە ساردی لێ دێمە. تۆزێک لە ئاوەکەی تێدەکرێت لە ماچایەکەی بە شێوازی M the letter M بەو شێوازە بۆ چرکە لێکی دەدەی بۆی کە هەمووی جوان لێک ببێتەوە هەمووی بڵاو ببێت. دوای شتێکی ئاواتان دەداتێ دەڕژێ و ناڕژێ. دوای لێرەکانەدایە کە ئەمن هەنگوینەکەمی پێوە ئەد دەکەم. ئەو جارەی دێنین تۆزێکی دیکەشی ئاوی گەرم لەسەر دەکەین. ئەوجا دیسان لێکی دەدەینەوە هاوڕێیان. لەوانەیە بۆ سی خولەکێکی دیکە تێکم وەردابوو بە هاوڕێیان. What we got here. That's what we got here. ئەو جار سەهۆڵەکانتان لە نێو فریزێرەکە دێن لەدەبێت. سەهۆڵەکانتانی پێ دەکەن لە نێو ماچایەکەی ناکەن دێری دەکەن. دوای ئەوەی لەسەر دەکەن بۆ ئەوەی کە تەنانەت یەک نوقتەش لە ماچایەکەتان خەسار نەبێ. شیرەکەی دەنێو ئەو وانێکی ماچایەکەی دەکەن سەبزای پێوەمەوە تۆزێکی لێک دەدەن بۆی کە هەم ئەوە خام ببێتەوە هەمیش ئەوە خام ببێتەوە. باشە شیرەکەی پێ دەکەن. ئەو جارەی تۆزێک لەو کریمەری پێ دەکەم. ئالمەند کۆکۆنات پامکن سپایس پێشتریش پێم نیشانداون لێکی دەدەین. ئەوە جا سیزنەوە هەتا پاییز تاو دەبێت ئەوە هەیە دەناوە نامێنێ. I need to find something else after that. دواتریش شیرەکەتانی پێ دەکەن لێکی دەدەن هاوڕێیان. زۆر خۆشە. شتێکی دیکە کە لە بیرم چوو هاوڕێیان ئەوەیە کە کاتێک ماچایەکەتان هەڵدەگرنەوە ئاگاتان لێبێ کە سەرەکەی زۆر بە جوانی قایم بکەن چونکە ماچایەکە هەوای دەکێشێ تامی دەگۆڕدرێت. ئەکی ماچە خواردنەوە ئەمی زۆر خۆشە. ئێستا کاتژمێر 1:09 1:29 دادەنیشم وەڵامی کامنتە جوانەکانتان دەدەمەوە. هەروەها ئەوڕۆ هەروەک دەبینن هیچێک لە ئەپەکانم نەگەیشتونە لیمیتی خۆیان واتە تەنانەت بۆ یەک خولەکیش نەچوومە سەر سۆشڵ میدیا ئیدی دەچم چێکیان دەکەم و دێمەوە دەرێ. دوایەوەیش خەریکی دروستکردنی خواردنم چونکە زۆرم برسیە. هاوڕێیان خەریکی ئامادەکردنی نانی نەوڕۆیم. ئەوڕۆ دەچم بۆ جێمی کاتژمێر 5 ئێستا کاتژمێر 2:09 ئەوەی دەخۆم. براون ڕایس کیکس ئەوە بە برینج و کینوای دروستکراون هاوڕێیان. هەروەها یەک دانە ئاڤۆکادۆ زۆر گەورە نەبوو ماشم کردووە لەسەر ئەوەی دادەنێم 2 دانە هێلکەش بۆی سوور دەکەمەوە لەسەری دادەنێم. دواتریش پرۆتین شێکێکی دەخۆمەوە. دوایش دەچم بۆ جێمی. شتێک کە زۆر گرنگە لە کاتێککە دەتان هەیە خۆتان لە سۆشڵ میدیاوە دووڕابگرن ئەوەیە کە خۆتان مەشغوڵی کاری دیکە بکەن which cooking is one of them. کاتێ من خەریکی خواردن دروستکردنم I don't crave social media because I'm doing something. هەروەها ئەگەر زۆر شتێ لە ڕۆژەدا بیکەن و you wanna watch something بە جێگای ئەوەی کە لەسەر ئینستاگرام یا تیک تاک شۆرت ڤیدیۆ چاولەکەی بچۆ لەسەر یوتیوب ڤیدیۆیەکی لۆنگ چاو لێ بکە باشترە. شتێک کە بە خۆت پێت خۆشە ڤڵاگێک بێ شتێک بێ کە شتێکی نوێ فێر ببی لێرە. This is way more better than scrolling. چونکە کاتی ئێمە scrolling دەکەین we don't even remember what we watched. What is the point? کەوای ئەگەر ڤیدیۆیەکی درێژتر سیر بکەن you might learn something unlike when you're scrolling. This is a really good meal for the days that I work out because it has enough fat, protein, and carbs. It's cold out there. Proof that I have you still exist is the faint trace of compared to other master mysteries. The Templar found think about the truths you were part of, which would be that this sounds like to be business, and the next Templar family is actually that
with some discounts, right? Now this would be issues. Yeah, the Gnostics interpreted کاتژمێر 23 دقەیە پرۆتین شێکێکم دروست کردو هاوڕێیان. Also I have a Kindle کتێبێکی کوردی دەخوێنمەوە دادنیشتم تۆزێک لەو کتێبە دەخوێنمەوە بەدەم خواردنەوەی پرۆتین شێکەکەم. هاوڕێیان کاتژمێر 4:37 خۆم ئامادە دەکەم دەڕۆم بۆ جێم. بابڕێ هاوڕێیان ئێستا لە جێمی ڕاهاتوومەوە وەک دیارە زۆر وەرکاوتێکی باشم کرد. I'm proud of myself. ئاراقم کرد زۆر. It was leg day. Leg days are crucial for me. بۆچی؟ چونکە legs are important. بۆی ناوێ. ئێستا دەچم حەمامێکی دەکەم. دوایش خەریک دەبم ستێکێکی دروست دەکەم. هاوڕێیان بڵاین داخوات چمان کردو ئەوڕۆ. تۆزێک چوومەوە سۆشڵ میدیا و جورەشتانە. لەلای من سێدانە ئەپ زۆر گرنگن کە پێم خۆش نیە زۆر تووشیان ببم. سەرەتا ئینستاگرام ئەوڕۆ بۆ 7 minutes لەسەر ئینستاگرامی بووم. هۆکارەکەشی ئەوە بوو کە ئەوڕۆ تەنها ڕۆژێکە لە هەفتەدا کە پۆست دادەنێم. ئەو کەڕەتەی یوتیوب 7 minutes as well. Spotify و Amazon are the top apps. This is like a challenge for me. I'm sure it is like a challenge for a lot of you guys too. And a challenge is not going to be easy. It's called challenge. I get easy peasy baya, that wouldn't be a problem. But it's not easy. That's why I'm trying to distract myself by doing other things ka من لە سۆشڵ میدیا دوور دەکەنەوە. یەک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوە کە پێم خۆشە لە سۆشڵ میدیا دوور ببمەوە ئەوەیە کە سۆشڵ میدیا messes up with my sleep. ئەو ڕۆژانەی کە لەسەر سۆشڵ میدیا زۆر ناسوورەمەوە شەوەکەی باشتر دەخەوم دەتوانم بخەوم. دوو ئەو ڕۆژانەی کە لەسەر سۆشڵ میدیا زۆر دەخولێمەوە I can't get anything done. I'm wasting a lot of time. Let's be honest. It is a waste of time. ئەو ڤیدیۆیانەی کە دێنە ڕووبەڕوومان بەڕاستی هیچ شتێکمان فێر ناکەن. یەک. دوو they're taking away our useful time for what? هەمیشە سەرنجمدا ئەو ڕۆژانەی کە زۆر لەسەر سۆشڵ میدیانی I can get a lot of shit done. Also, I don't feel bad about myself. هەمیشە دواوەی کە من 3 ساعت لەسەر سۆشڵ میدیا دەسوڕێمەوە دوایەکەی I feel like shit. So we don't need social media. بەڕاستی we don't need social media that much. Always a way for him to use magic and then not to steal. کاتژمێر 23 هاوڕێیان. I had a really long day. ئیدی وردە دەچم دەخەوم. Today was a really good day. I had a lot done. چاوەڕێکا من جوانەکانتانم. لە بریتانەتی لایکی ڤیدیۆیەکە بکەن. زۆرم خۆش دەوێن. Forehead kiss. ماڵاوە.